بە کورتی ئەوانەی قسە ئەزانن زۆرن، بەڵام ئەوانەی کە ئەو قسانە ئەکەن بە عەمەل کەمن. برا بە ڕێزەکانم، با هەوڵ بدەین لەو کەسانە بین کەوا قسەکان ئەکەن بە عەمەل بە قەدەری توانا. هەوڵ بدەین لەو کەسانە بین کە کاتێ شتێک ئەڵێن عەمەلی پێ بکەن. مەأمون ئەڵێ بەڕەحمەت بێ خەلیفە مەأمون ئەڵێ نحن إلى أن نوعظ بالأعمال أحوج منا أن نوعظ بالأقوال. ئێمە زیاتر ئامۆژگاری قسەکردن زۆرە. ئیسا لەم شارە 15-16 خوتبەی جمعە هەیە، گشتی ئامۆژگاریەکە. ئامۆژگاری کەر زۆرە، تەلەڤیزۆنەکان بکەرەوە 4-5 قەنات بەس خوتبەی دینی ئەدا، بەس کاری ئەمە قسەکەر زۆرە. بەس چەندێک عەمەل براینە زۆربەی وڵاتەکان کە هاتنە ناو ئیسلامەوە هەر لە دوای ئێران حتا ئەگاتە ئەندەنوسیا ئەو پەڕی دنیا، بەس ئەندەنوسیا 3000 دوورگەیە، بەس ئەندەنوسیا 3000 جەزیرەیە، 3000 جەزیرە. ئیسا نفوسیان نزیکەی 300 ملیۆنە. هەموویان بەخوا نە بە شمشێر هەموویان بە عەمەل، بەخوا بە قسەیش نەبوونە موسڵمان. قسەیان بۆ بکە، قسە کەس بە قسە کاتێک قسە ئەەکەی بۆ خەڵک سێر عەمەلەکەتەکە. بۆیە بە عەمەل خەڵک هاتە ناو ئیسلام. و جا خەلیفە مەأمون ئەڵێ ئێمە ئەوەنە پێویستمان بە ئامۆژگاری عەمەل هەیە، پێویستمان بە ئامۆژگاری وتن نییە قسەکردن. عایشە کاتێ پرسیاری لێکەن پێغەمبەر چۆن بوو، ئەڵێن پێغەمبەر ئەخلاقی چۆن بوو؟ عایشە ئەفەرمێ ئەخلاقی پێغەمبەر قورئانی بوو. قورئان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها ئەم قورئانەی بۆ خەڵک باس نەکرد، ها قورئانەکە بێرە و خەڵکی فێر قورئان خوێندن بکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە قورئانی بۆ خەڵکی ئەخوێناوە و خەڵکی فێرە کرد، فێریشیە کردن چۆن عەمەلی پێ بکەن. قورئانەکەی لە خۆیان جێبەجێ کردبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم. جا ئێمە ئەگەر بمانەوێت ئیسلامی شیرین کە خۆی ئیسلام زۆر جوان و شیرینە، بمانەوێت جوانتری کەین و شیرینتری کەین لە دڵی ئەو کەسانەی کە باوەڕیان زەعیفە، نوێژ ناکەن، عرەقە خۆن، خراپە ئەکەن، یا ئەو کەسانەی کە هەر باوەڕیان پێ نییە، بمانەوێت جوانی کەینەوە. بەوە ئەوێ خەڵک بتۆقێنی، بەوە ئەوێ جوێنەوە خەڵک بدەی، بەوە ئەوێ زبری بنوێنی، بەوە ئەوێ ئەخلاقی ناشرین خەڵک فێرکە. وەڵڵا بە پێچەوە ئیسلام بەوانە جوان نابێت. ئیسلام بەوە جوان ئەبێتەوە کەوا ئیسلامەتێکە ئەو قورئانە لە گیانی خۆتا تەطبیق بکە، جێبەجێی بکە، عەمەلی پێ بکە. ئەو کاتە دڵنیا بە خەڵک هەر بتبینێ یەکسەر معجەبە بێ بە دینەکەت. داواکارم لەو کەسانە بین إن شاء الله تعالى. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء